بەڕێزانم کاتتان باش من لە نێو دیوانی پارێزگای کەرکووکم وا دیارە لە ماوەی ڕابردوو وەکو ڤار لەسەر پەناگەی سەگی بێلانە لە کەرکووک وە لەسەر کەیسی سەگی بێلانە و بڵاوبوونەوەی لە ناو شاری کەرکووک ئێمە توانیمان ئەو کەیسە بجوولێنین لە ناو شاری کەرکووک وە ببینە سەکۆیەک بوو ئەوەی کە خەڵکی کەرکووک وەلایەنە پەیوەندیدارەکانی کەرکووک بە بابەتی سەگی بێلایەنە بچنەوە و چارەسەری ئەو کێشەی ئەو پەناگەیە بکەن کە لە سنووری ناحیەی لەیلان هەیە. ئەو مەبەستە یەکێک لە خۆبەخشەکانم لەگەڵام مامۆستا ئەم کاتت باش ئێوە ئیمڕۆ لەگەڵ جەنابی پایەزگار کۆبوونەوە و لایەنە پەیوەندیدارەکانیش ئامادە بوون. ئێوە وەکو خۆبەخشێک لێرە بەشداریتان کرد. ئەو بڕیارانەی کە لێرە درا چی بوون سەبارەت بە سەگی بێلانە لە شاری کەرکووک و بە تایبەت ئەو پەناگەی کە لە کەرکووک هەیە؟ بسم الله الرحمن طبعا زۆر سپاسی قەناتەکانتانەکەم و زۆر دەستخۆشیتانەکەم ئێوە دەوری گەورەتان هەبوو لە مەوزوعی مناشدات ئەوشانە طبعا بەبوونی ئێوە نەبووایە ئەم مناشداتان ئەم عالەبەش خڕنابوو ئەم محافظش دانانشت ئەم ئەعلامە ئەوە بوو چکە ئەم سەگ و ئەوانەی وا لە دەرەوەن ئەوانەی وا لە ناو محمیان هینێکی زۆر ئەویان هەبوو عرقەلیان هەبوو بۆ خەڵک مناشدە ئەویانە کرد ئەجا جەنابی محافظ وعدی دا پێمان ئینشاءالله ئەو نەواخسانەی وە چی هەیە ئەوانەی دەرەوە ئەوانەی جوور ناو محمیەکەش هەیە وتی بۆم بنووسن هەموویتان جێبەجێیەکەم ئینشاءالله خلال ئەم دوو ڕۆژە وتی بۆم بنووسن داها من تەکمیلێکەوەتان هەرچی باشە مامۆستا جگەل لە پارێزگار کێ بوون ئەوانەی کە بەشداری کۆبوونەوەکەیان کرد؟ هەمووی جەماعەتی خام بوون جەماعەتی بەلەدیە بوون جەماعەتی بەیتەڕە بوون چی مۆزەفی حکومی هەبوو هەمووی ئمڕۆ خراوە بوو بەبوونی ئەو مۆزوعە چونکە مۆزوعەکە گەورەوە بوو زۆر ئەیوت من ناتوانم یعنی دوای ئەمە نامەوێ یەک مناشدەیە بکرێ ئەبێ چی هین هەبێ حتا من ماوە محافظ ئەبێ علاجیکەم ئەو ڕێکارانی کە گیرایە بەر چین ینی لە ڕووی پەناگەکەەوە چیان بۆ دابین ئەکرێ و لە ناو شاریش چیان لێ ئەکرێ ینی پێم وابێ هەنێ ڕێکا گیراوەتە بەر بەڵێ ئەوانەی ناو شاروتی چی هەیە تاقیم هینیکەن عقومیکەن یعنی ئەوانەی ناو محمیەکەش گوتی جیایکەنەوە یعنی نێر و مێەکان جیاکەنەوە و چی نەخۆش هەیە علاجیکەن بە بەیتەڕە تەبلیغی کرد تەبلیغی بەلەدیەشی کرد وتی تەبلیغی ئەوەشی کرد مامەجاری هەموو ڕۆژێ تانکەرێ ئاو یعنی زۆر نەوەخس خواردن تەبلیغی هەمووی کرد وتی چی مەطعەم هەیە ئەبێ کتابی بۆ بکەن ئەبێ خواردنەکانی خەرکە بەلەدیەش بی بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون ئەو ناوەڕۆکی ئەو کۆبوونەوەی بوو کە لە دیوانی پارێزگاری کەرکووک لە بەسەرپەرشتی ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک سەبارەت بە سەگی بێلانە لە شاری کەرکووک وە کەیسی سەگی بێلانە و سەرجەم ئەو پێداویستیانەی کە لە پەناگەی سەگی بێلانە لە سنووری ناحیەی لەیلان هەیە ئەمڕۆ چارەسەری گونجاویان یعنی بۆ دۆزراوەتەوە و بڕیار وایە پێداچوونەوە بە لیژنەکانە بکرێ و ئەو پێداویستیانەی کە لەوێ هەیە بۆ ئەو پەناگەیە دابین بکرێت.